لە پاش ئەم هەموو نەهامەتی و ناخۆشیەی کە بەسەرماندا هات لە کۆتاییشدا کاتێک کە حەشد هاتن بۆ ناوچەکانمان دووبارە ژیانمان کەوتە ژێر مەترسی و دووچاری کوشتن و سەربڕین بووینەوە. ئەم دیمەنانەی کە دەکەوێتە بەرچاوان دیمەنی شاڵاوی ئەو خەڵکانن کە لە گۆڕەپانەکانی جەنگ و کاولکاری لە ناو دەوروبەری حەوێجەوە سریان هەڵگرتووە و بەرەو پەناگەیەکی ئارام لە دەرەوەی دەسەڵاتی داعش و جەنگ و ماڵوێرانی بەلەقاشەیانە. ئەگەرچی هێزەکانی حەشدی شەعبی و سوپای عێراقی هەوڵ دەدەن لەو شوێنانەی داعشی تێدا تێک دەشکێنن چەند ڕێڕەوێک بکەنەوە بۆ خەڵکە سڤیلەکە دەرفەتی خۆ ڕزگارکردنیان هەبێت، بەڵام لە بەرامبەردا بەشی هەرە زۆری ئەم خەڵکانە لە ڕێگای سەختی پڕ بۆمبی چێنراوەوە ئەو ئاراستانە هەڵدەبژێرن کە لە کۆتاییدا دەگەن بە چەپەرەکانی هێزی پێشمەرگە. لە وەڵامی پرسیار و بەدواداچوونی تیمی بەرنامەی چیرۆکەکانی دوای جەنگ سەبارەت بە هۆکاری خۆڕادەستکردنیان بە هێزی پێشمەرگە، بەشی هەرە زۆری خەڵکەکە بەرسڤیان ئەوەیە کە نایانەوێت بکوشرێن. هەموو ئەم قسە و باسانە ئەوەی دەسەلمان کە حەشدی شەعبی لە بەرامبەر خۆ بەدەستەوەدانی ئەم هاوڵاتیانە بە کوشتن و ئەشکەنجەدانی زۆر وەڵامی داونەتەوە. ئەم ئافرەتە بەدەم قوڵپی گریانێکی پڕ لە ئازارەوە بۆ بەرنامەی چیرۆکەکانی دوای جەنگ دەدوێت. حەشدی شەعبی ئازاریان داین و باوکی منیان کوشت. باوکم پیاوێکی تەمەن 70 ساڵان بوو. خەڵک پرسوڕایان پێدەکرد لە گوندەکەمان، بەڵام لەگەڵ گەیشتنی حەشدەکان بە ناوچەکەمان باوکمیان گرت و دواتریش کوشتیان. ئێمە لە سەرەتادا دەمانویست خۆمان لە ژێر دەستی داعش ڕزگار بکەین، بەڵام داعشەکان ڕێگەیان پێ نەدەداین، ڕێگریان لێ دەکردین. ئێمە لە سەردەمانی داعش دەسەڵاتی دەکردین زۆر لە ئەشکەنجە و ناخۆشیدا بووین. لە پاش ئەم هەموو نەهامەتی و ناخۆشیەی کە بەسەرماندا هات لە کۆتاییشدا کاتێک کە حەشد هاتن بۆ ناوچەکانمان دووبارە ژیانمان کەوتە ژێر مەترسی و دووچاری کوشتن و سەربڕین بووینەوە. لە کۆتاییدا بڕیارماندا بۆ ئەوەی لە ژیانێکی ئارامدا بژین، ڕوومان لە پێشمەرگە کرد. لێرە لە ئارامیدا دەژین. من لە ئێستادا کە لێرەم لە ناوچە کوردستانیەکانم هەست بە ئارامی و ئاسوودەیەکی زۆر دەکەم. سوپاس بۆ خوددا کە لەگەڵ کوردەکانین، زۆر ئاسوودەین. لە سەرەتا خوددا و لە پاشانیش کوردەکان. داعشەکان نەیان دەهێشت ئێمە پەیوەندی بە هیچ کەسێکەوە بکەین. مۆبایل و ئامێرەکانی پەیوەندیان لێ قەدەغە کردبووین. سوپاس بۆ خوددا ئێمە لە ئێستادا گەیشتوین بۆ لای پێشمەرگەکان و لەمە و پاش ئێمە هەست بە ئازادی و ئارامی دەکەین. سوپاس بۆ خوددا. لەم شوێنەدا هەرچەند کاژمێر جارێک گروپێک لە ئاوارەکان دەهێنرێن بە مەبەستی کۆکردنەوەیان لێرەدا و بە دوواداچوون و لێکوچینەوە لەگەڵیاندا بۆ ئەوەی دڵنیا دەبن کە ئەم کەسانە پێشتر ئەندام و چەکداری داعش نەبوون، پاشان گروپ دەنێردرێن بۆ ئەو کەمپانەی کە بۆیان ئامادەکراوە. ئەوانە ڕەوان دەکرێن بۆ ئەو خێوەتگانە کە دروست کراون، بەڵام ئەوانەی کە دێن کە شتیان لەسەر مەسەن چەکداری داعش بوون یاخود لەگەڵیان بووینە، ئەوانە بەپێی یاسا دەدرێنە دادگا، ینی دۆسەکانیان یەکلایی دەکاتەوە. لێرە شتێک نییە بە ناوی تەسبیح حسابات، ئەوەش دەگەن دەتوانن چاوپێکەوتن لەگەڵ خێزانەکانیش بنەوە لەگەڵ ئەوانی کە دێن کە داعشن. لێستادا ئەوان کە سنوورەکانیان جێ دێرن، ئەوان لە ترسی حەشت دێن و لێستادا دێن خۆیان ڕادستی پێشمەرگە دەکەن و دواتر دێنێرە. لەبەرەوەی ئەوان دەزانن مۆزوعی حەشد و سوپای عێراقی مۆزوعەکە هەمووی تەسبیح حسابە، بەڵام کورد ئەوەی نییە. ئەوەش پەیامەکە مەسەن کە دەرێن کورد گەلەکە گەلەکی مەسەن ئاشتی خوازە، یعنی ئەوان کە داعشەکان ئێمە لێرە بخۆمان لیان دەپرسین دەرێن دەزانین مەسەرەن لێرە بەپێی یاسا یاخود وەکو کارێکی مرۆڤانە هەرچکە و لەگە خەڵک دەکەن بۆیە لێ ئەو سنووران بەجێ دێن و ئێستادێن خۆیان ڕادەست پێشمەرگە دەکەن. وەڵا خۆەوەی کە ڕوویدا بە بەرچاوی هەموو دنیا بوو، مەسەرەن ئەو پێشمەرگانی کات خۆی بەدیدی جیران و هەر ئەو خەڵکە بوون کە لەوێ لە ناو حەویجەی مەسەرەن سەپریان لێدان و پێشوازیان لێکردن لەو پێشمەرگان و سوکایەتیان بۆ پێشمەرگانە کرد.
بەڵام ئێمە وەکو پێ دەیەم میلەتەشی ئاشتی خوازیمەوە بە یاسا کار دەکەین ئەمە نامانوێت هەمان مامەڵی ئەوان کردیتیان لەگەڵ ئەمە بیکەنەوە ئێمە لێرە بەپی یاسا و تعلیمات و ئەو تعلیماتانەی کە دەرچوینەوە جەنابی سەرۆکیش وەکو سەرۆکاتی هەرێمیش زۆر تاکید لەوە دەکرێتەوە کە لەگەڵەوەدا نەبن مەسەن لێرە بە ناوی غەدر یان تعدا لە خەڵک بکرێت لەبەرەوەی ئێمە میلەتێکین ساڵای ساڵ غەدرمان لێکرا و تعدامان لێکراوی مە نامانوێت ئێستا هەمان شت دەگەر خەرچی بەرامبەر بکەینەوە هەلو ئێستا خەڵک یانی ئەوان ئێستا کاتون لێیان خەوما مەسەلەن هەمووی باز لەوە دەکەن و باسی چاکە و ئەوەی پێشمەرگە دەکەن ینی حتا مەسەن کە دێن ئێستا خۆیان ڕادست پێشمەرگەکەن لەوەی پێشمەرگە نان و ئەوەی خۆیان دەدەن بەو خەرکە کە دێن ینی ئەوان کە دێن هەڵوێستەکە دیارە مەسەلەن بۆ دێنە ئێرە ئەوان بەخۆیان سابی وهان کرێت کە دێنە ئێرە دەزانن لێرە مەسەن ئەو مامەلەیان لەگەر ناکرێتن کە ئەوەی ئەوان پێشتر کردووە مەوزوعی ئەمنی ئەوەی شتی لەسەروی ئەوە مساومەی لەسەر ناکرێت ینی ئەوەش هەر دادگایەک لای دەکاتەوە دۆستانە مەسەرەن کابراایەک لەوێن دەربێتە ئێستا چەکداری داعشبی بەشداری شەڕی کردبییان وەکو عنسوری استخبارات کاری لەگەریان کردیان لە دام دەستگاکانی وان کاری کردی ئەو بەپێی یاسا مامەلەی لەگەر دەکرێت و هیچ مساومەی لەسەر ناکرێت و مۆزوعیانی شتێک بەس عائیلە و مناڵ و ژن ئەوە حالەتەکە ینی وەکو دەرێ شتێکی ئینسانیە و ئێمە لێرە هەموو منەظەمات لێرەنا UN لێرەیە مەسەلەن سەریف ئەحمەد لێرەیە ینی ئەوانیش متابعی ئەو شتانە لەم شوێنە کە زیاتر لە 30,000 کەس کۆکراوەتەوە لەلایەن ئاسایش و ڕێکخراوە ناحکومی نێودەوڵەتیەکانەوە پێشوازیانی دەکرێت و پێداویستە سەرەتاییەکانی ژیانیان بۆ ئامادە دەکرێت لێرە دەچین بۆ یەکێک لە بنکە تەندروستەکان کە ڕێکخراوی RTP پێشوازی لەو منداڵانە دەکات کە باری تەندروستی و دەرونیان نازیشیرە and we're giving an emergency response to the situation here. We recently ئەم بەرسبەکە ئەوارتە هەمبەر ڕەوشالی ورددن ئەم نوژ مووسڵێ هاتن ومە 4 مەهان لەوەر کار کرد مە چارەسەریان نوژداریش بۆی زارۆکێن لە جادەیان و ناو باژێژی پەیدا کرد ومە ئەو برنا سنتەرێن چارەسەرکردنا شۆکان نەها ئەم لەڤرن داک و ئەم بزانن ئەگەر دەرفەتە ئەلیکاریە هەیە پزیشک کێسا 200 تا 300 زارۆکی ڕۆژانە چارەسەر دەکات vê sibhêjî ji demjimêr heftê sibehê ve nêzî 250 kês çareserkirine lê pêwîst e rêxistinên alîkariyê demjimêrê şişê êvarî ji vir biçin ji ber vê yekê ev take pizîşka ji bo 3000 kesî di danê sibehê de em hewl didin tenê li gel pizîşkên zarokan kar bikin bi taybet ku rêxistina pizîşkên bêsînor li virin meda û encûmena herêmiya penaberan alîkariya me dikirin lê piştî şişê êvarî em tenê li virin ev yek jî zehmet e carna em ambulansê dibine sengerên pêş ji bo alîkariya pizîşkî ji ber ku gelek zarokên li gel dayikên xwe tên li hêlên pêşin karê li vir ji bo her kesî zehmet e mirîno hemû kesên zarokan çareser dike hin ji wan nexweşin wek nexweşiyên pêst hin ji wan jî kêmasiya avê bi wan re heye û pêwîstiya wan bi avdanê heye hin ji wan jî rastî kêmzadiyê bûne bi taybet ew zarokên ku nû ji dayîk bûne pêwîstiya wan bi şîr heye ji ber ku dayikên wan ku şok bûne îdî nema şîr berhemtînin yek ji pirsgirêkên herî mezin dabînkirina şîr ji bo van zarokan pêwîst e em ji perên xwe rojane 5 qotî şîr bikirin em ê memnûn bin eger kes alîkariya me bike gelekî zehmet e ji bo hêzên leşkerî li vir û ji bo rêxistinan jî lê bi taybet ji bo xelkê hin ji wan tûpişk û mar bû wan vedane dema ji çolê dihatin ew gelekî westiyane du zilam hebûn şeht bûn li pêş derî dihatin avêtin da ku Dr. Morîno alîkariya we bike nikarîn bilvin bermirinê bûn دکتۆر jî hewl dida avê bide wan me balgeh ji wan re danîn da ku xwe li ser erdê dirêj nekin hejmara xelkê mezin e rûber li vir piçûk e 4 konên din danîn dema em hatin 700 kes li vir bûn ew jî beriya çend rojan lê hejmar zêde dibe bi sedema awareyên berdewam tên niha jî 3000 kesin pêwîstiya me bi alîkariyê heye
پاش ئەم هەموو نەهامەتی و ناخۆشیەی کە بەسەرماندا هات لە کۆتاییشدا کاتێک کە حەشد هاتن بۆ ناوچەکانمان دووبارە ژیانمان کەوتە ژێر مەترسی و دووچاری کوشتن و سەربڕین بووینەوە. ئەوەی لە ڕوخساری ئەم خەڵکەوە دەبینرێت لەلایەکەوە دڵخۆشی و حەسانەویەکی زۆرە و لەلایەکی تریشەوە تاسە و پرۆشیانە بۆ قسەکردن و هەڵڕشتنی ئازاری دڵیان و جیرانەوەی چیرۆکە جیاوازەکانی ژیانیان بۆ بەرنامەی چیرۆکەکانی دوای جەنگ بۆ ئەوەی لەم ڕێگەیەوە پەیام و ڕەوشی گوزەرانی خراپی خۆیان لە سەردەمی دەسەڵاتی داعش بە هەموو دنیا بگەێنن. والله معاملتكم حيل طيبة ويانا، والله احنا من جينا الحمد لله بكل جرعة وما خفنا لەها کۆمهاتنە دەفرێن کوردستانی هێزن پێشمەرگە و ئاسایشێ پێشوازیەکە باش لەمەکرد ڕفتارێن وان دیگەلمە گەلێک باش بوو لە دەمێکیدا کو مەزانێک بە دەسەڵەتە هێزن پێشمەرگە و لەسەر ئاخا کوردستانی ئەم و زارۆکێن مە دێ بە ئارامی ژیانە خۆ بڕێوە بن ژ بەروێ مەبریاردا دنا ڤاقادا شەردە ئەم خۆ بگەێنن چێپەرێن ئارامین پێشمەرگی لە سەردەمێ دەسەڵەتە داعشێ مەگەلێک نەخۆشی و برچیبوون و ئیشکەنجە دیت لێ بەلێ لەڤر پڕ ڕێز ژمەدگەر ئەو ڕێ ئەم تێدا هاتین لە پشتی کومە پڕ نەخۆشی دیتین من بڕیاردا وێ ڕێ بگرم بە لەور سەردەریە داعشان دیگەل مەدە پڕ نەخۆش بوو دڤیا دەست کێشان و نیقاب و عەبای بکەین هەر سەرپێچیەکیشیمە بکرایە لە بەر چاوێن خەلکی ئەم ئیشکەنجە دەدا بۆ تشتێن پڕ بچۆکژی دڤیا ئەم بە هەڤژینە خۆڕە دەرکەوت لە دەما خۆڕزگارکردنەیە ئەم لە کۆڵان بکۆڵان تاق بە تاق بنەخۆشیەکە زێدە مەڕێقەتە ئەم هەم ژە داعش هەم ژە چەکدارێن حەشدا شەعبی دەترسیان چونکە هەردوو ئاڵیان ئەم ئیشکەنجەتدا وش بەروێ مە بریاردا ئەم خۆ بگەهینن جەپەرین پێشمەرگێ ئەس شاهدیاوەیەکی دم کۆ هێزین پێشمەرگە دەما خۆڕادەستکردنێدا ڕێزێکە زێدە لە مەگرتن و هەتا دیگەل هەڤژینێن مە سەر دەریاوان پڕ باش بوو ڕێکا تڕمبێلن خۆ ئەم دیگەهاندن جێن ئارام دەخواست ژە خۆدە دیکەم بپارێزە و وان سەرکەفتی بکە هەرچی بێژم کێمە کو ئەم دیگەشتن جەموانە خواردنا خوا ددامە و زاڕوکێنمە ئەم لە دەستپێکە هاتنا حەشدێ بۆ ناوە حەویجە بە هەموو ئاوایەکی ئەو خەڵکی سڤیل ئیشکەنجەتدا و سەرژێتیکردن سەردەریە حەشدیان پڕ خراپ بوو دیگەل گشت خەلکی
ژبەروێ ما و خەلکی بریاردا خۆ بگەینن چەبەرێن پێشمەرگێ ما ئەگەر زانی با پێشمەرگە دێبێ دەڤەرێن مە و مەڕزگار بکە ئەم نەدە دەرکەفتن ئەسچین دخۆم و حەژدەی گەلێک خەڵک ئیشکەنجەدا ژبەروێ ئەم نەچار بوون و زێدەتر ژ سێزدە دەمژمێران لەسەر نەگەن خۆبوون و مەخوا ڕزگار کرد مشينا 13 ساعة وعلى رجلينا. أول ما وصل داعش على الحويجة رأسا العالم قابلت یەکەم جار کۆ داعش هات حەویجایê خەلک ji ber wan reviyan. Ji ber ku deverên me hatin topbarankirin. Xelk kuştin, zarok kuştin, malê me jî dizîn. Em berev gundan çûn, paşî gund jî topbaran kirin û em li wir hatin dorpêçkirin. Zarokên me hemû nexweş ketin. Ji aliyê derûnî jî em têk çûn. Em birsîman, tênî, nizanim çi bibêjim. Jiyana me wêran bû. Şikur ji Xwedê re em hatin vêrê, me xwe qurtar kir pêşmerge û asayîşan pêşwazî li me kir û em anîn vêrê nav kampan. Daeş xelk bi bê rehem û bi bê sûc dikuştin. Ew dixistin qefesan û li nav bajar digerandin. Wan dibirin nav bazaran û daleqandin. Xwe dikin musulman lê ew mezintirîn gunehkarin. إن شاء الله يطلعون ولدنا هم موجودين هنا. لە پاش ئەم هەموو نەهامەتی و ناخۆشیەی کە بەسەرماندا هات لە کۆتایشدا کاتێک کە حەشد هاتن بۆ ناوچەکانمان دووبارە ژیانمان کەوتە ژێر مەترسی و دووچاری کوشتن و سەربڕین بووینەوە. ئەم پیاوە کە ڕەوشی ژیانی لە کەسیشی ئاسایی ناخۆشترە و خاوەن پێداویستی تایبەتە باسی کارەسات و نەهامەتیەکانی سەردەم و ساڵانی باڵا دەستی داعش دەکات چەند ساڵێک کە بەشی هەرە زۆری ژیانیان وێران کردووە. طبعا داعش أذوانا بشكل مواد غذائية لە سەردەمی داعشدا خواردن و خۆراکمان زۆر کەم بوو نەمان دەتوانی پڕ بەزکی خۆمان نامخۆین. ئەوان خەڵکیان بە هەندێک کێشەی ئاینی زۆر سادە و ساکار ئازار دەدا بۆ نمونە نابێ دژداشە درێژ بێت دەبێ ڕیشت پان و درێژ بێت ئەو شتانەی ئاین کە هەموو کەسێک دەیزانێ و پێویستی بە دووبارەکردنەوە نییە کەس نییە ئەو شتانە نەزانێت. پێش 2 ڕۆژ لەمەوبەر بڕیارماندا خۆمان لەم ئازار و دەردەسەری ڕزگار بکەین. سەختی ڕێگامان هەڵبژارد و بەرە و سەنگەرەکانی پێشمەرگە هاتین و خوا هەڵناگرێ ئەوانیش پێشوازێکی زۆر باشیان لێمان کرد و هەموو پێداویستە سەرکێشانی ژیانیان بۆمان دابین کرد. لەو لاشەوە چەندین ڕێکخراوی مرۆیی لە بەیانیەوە هاتون بۆ لامان و چارەسەری نەخۆش و بریندارەکان دەکەن. دەرمانیان بەسەرماندادا بەش کردو و نەخۆشخانەیەکی گەڕۆکیان دامەزراندەوە. سوپاس بۆخوا هیچ کەم تەرخەمیەکیان نەکردو. هیوادارین ژیانمان هەندێ بەرەو باشی بچێت و ئەواتە خوازین ئەم قەیرانە بەرەو کۆتایی بچێت. لە ڕاستیدا هەڵچ و کەوتی داعش لەگەڵمان زۆر خراپ بوو. بە زۆر هەموو شتێکیان دەسەپاند و ئازادیان نەهێشتە بوو. خراپەیان دژی ئاین و مرۆڤایەتی دەکرد. جەختیان لەسەر هەندێ شت دەکردەوە کە هەموو کەس دەیزانێت. ئەوە جگەلەوەی هەروەک هەمووتان دەزانن نایان دەهێشت خەڵک جگەرە بچێشێ و سەیری تەلەڤیزیۆن بکات و ئێمەیان بە تەواوی لە هەواڵەکانی دنیادا بڕی بوو. چاودێریان بەسەر هەموو ئامێرەکاندا دەکرد. سەتەلایتیان لێمان داگیر کردبوو نەیان دەهێشت خەڵک سەیری تەلەڤیزیۆن بکات. سزایان دەداین. مۆبایل و تەلەڤیزیۆن مەمنوع بوو. بۆ ماوەی 3 ساڵە ئێمە ئاگامان لە هەواڵی خزم و کەسی خۆشمان لێ. لە سەردەمی داعشدا خەڵک بە تەواوی هیلاک ببوو، ئیش و کار نەبوو، بازرگانی نەبوو، هیچ شتێک نەبوو. ئەوەی دەمان بیست تەنیا کوشتنی خەڵک و سزادانیان بوو بۆ نمونە لەسەر پەیوەندی خەڵک یان جگارە فرۆشتن و ئەوشتان. ئێستا کە لای پێشمەرگەین زۆر هەست بە ئارامی و ئاسایش دەکەین و هەموو شتێکیان بۆمان دابین کردووە.
الشغلات الإنسانية قيدت الحريات بشكل. داعش بە تەواوی کۆتایی پێهاتوو لە ڕووی مادیەوە شوێنەواری نەهێڵدرا، بەڵام هێشتا لە ڕووی هزبی و بنەما کۆمەڵاتیەکانەوە هەڕەشەکانی بە تەواوی ڕێشەکێش نەکراوە و هەمیشە وەک ئەگەرێک لە فۆرمی جیاوازدا ئامادەیی هەیە.